ئەوە ساڵی 2016 بوو جوانە لایڤ موزیکمان هەبوو جوانە لە شوێنێک ناوی شوێنەکەش نانیم ناوی گۆرانی بێژەکەش نانیم وەڵا گۆرانی بێژەکەش گۆرانی دەگوت ئەها بەخۆی عادەتە مەسەلەن خەڵک لەسەر وەرەقەی دەنووسی مەسەلەن گۆرانی داوا دەکاتن لەو کارمەندانی وێندەر مەسەلەن خواردن و شتوا دەینن دەوان داوا دەکە دەری قەلەم وەرەقەکەم دێشتەچی دەنووسن وای وەڵا کارمەندێکی بان کردبوو گوتی زەحمەت دەبی قەلەم وەرەقەکەم بدێ نووسی بووی بە سوپاسەوە گۆرانی هەینار جوانە وەڵا دا کارمەندەکە دەویست بڕە گوتی کاکە زەحمەت دەبی وەرەوە گوتی دوو شیش تکەشم لە بۆ بینە دوو شیش تکەم لە بۆ بینە وەڵا کارمەندەکەش دەکنە خۆی نووسی دوو شیش تکە کارمەندەکە لنفسي ورقة نا کارمەندەکە لەکە خۆی نووسی کارمەندەکە وەرەقەی گۆرانی داواکراوەکەی بردە مەطعەمی وەرەقەی دوو شیشەکەی لەبۆ گۆرانی بێژەکەی نابوو نووسی بووی دوو شیش گۆرانی بێژەکەش هەر دەیخیندەوە مشەوەش بوو گوتی کاکڕێ وەربزانەوە برژاوی دەوێ یان خەیکەمی گوتم لۆ ئەوانەی مەطعەمیش ئەی هەینار یەک شەربەتی هەناری جوان کابرا گوت بینە ئەمن داوای هەنارم کردیا ئەوە یەک سەعات شە چاوەڕێ گۆرانەکە بۆ کابرایە نایرێت عەداوەتی لەگەڵ دەست خۆش